هیوادارم بچن سبسکرایبی کەناڵی بەختەوەری تیڤی بکەن کە کەناڵێکی ئاینیە و بەڕاستی بابەتی زۆر ناوازە دەربارەی ئاینی ئیسلام بڵاو دەکاتەوە. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیەدانەوە. هیوادارم بچن سەردانی بکەن و سبسکرایبی بکەن و پشتگیری لێ بکەن. کەناڵێکی زۆر جوانە و هەروەها بابەتەکانیشی زۆر بەسوودن. با بزانین بە چ جۆرێک پشتگیریەکانی خۆتان پێشکەش بە کەناڵێکی ئاینی دەکەن. چاوەڕوانی سبسکرایبەکانتان دەکەم. سڵاوی خۆی گەورەتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. محەممەدی کوڕی عەبدوڵای کوڕی عەبدولموتەڵیب موسڵمانان بە پێشەوا و سەرکردەی خۆیانی دەزانن. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ بۆ ئەوە نێردراوە تاوەکو یەکتاپەرستی و پەرستنی خوددا بەرەو پێش بچێت. موسڵمانان لەو باوەڕەدان کە باشترینی دروستکراوانی خوددایە و پێشەوای مرۆڤایەتیە. لەگەڵ ناوهێنانیدا پێویستە لەسەر موسڵمانان بڵێن صلى الله عليه وسلم واتە درودی خودای لەسەر بێ کە لە قورئان و سونەتدا ئەوە هاتووە. و نووسەری یەهود مایکل هارد لە دانانی کتێبی مەزنترین 100 کەسایەتی مێژوودا پێغەمبەر محەممەدی داناوە بە مەزنترین کەس بەو بڕوایی کە تەنها کەسە لە مێژوودا بە تەواوی سەرکەوتوو بووە لەسەر ئاستی ئاینی و دنیایی و دەڵێ محەممەد کاریگەریەکی گەورەی لە دەرونی موسڵمانان بەجێهێشتووە و ئەمەش دەردەکەوێت لە یادکردنەوەی شوێن و پێهەڵگرتنیدا و لە شێوازی ژیان و پەرستشەکانی و هەروەها لە هەستانیان بە لەبەرکردنی وتە و هەڵس و کەوت و سیفەتەکانی. مامی ئەبوو تاڵب داهاتێکی زۆری نەبوو، لەبەر ئەوە پێغەمبەر درودی خودای لەسەر بێ سەرەتا شوانی دەکرد لە بەنی سەعد لەسەر چەند قیراتێک بۆ خەڵکی مەکە. کاتێک گەیشتە تەمەنی 12 ساڵی لەگەڵ مامی ڕۆژ بۆ شام بۆ بازرگانی، ناونێرا بە ئەمین و ڕاستگۆ و خەڵک ئەمانەتیان لەلا دادەنا و کاتێک قوڕیش بینای کەعبەیان نوێ کردەوە، جیاوازیان کەوتە نێوان لەسەر دانانەوەی بەردەڕەشەکە لە شوێنی خۆی بۆیە ڕێکەوتن یەکەم کەس هاتە ژوورەوە دای بنێ. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ هاتە ژوورەوە، وتیان ئەمین هات و ڕازی بوون لەسەر ئەوەی کە ئەو دای بنێت. لەگەڵ سەردەمی ڕووناکبیری لە سەدەی 17هەمدا و دەرکەوتنی پەیوەندی بازرگانی تایبەت لە نێوان ئەوروپا و دەوڵەتی عوسمانیدا، لەگەڵ ئەو سەردانانەی بازرگانان و ئەوروپیەکان پێهەڵسان بۆ شارەکانی ڕۆژهەڵات بۆ شێوازە بیرکردنەوەیان دەربارەی ئیسلام و پێغەمبەر درودی خودای لەسەر بێ گۆڕانی بەسەردا هات. ئەوروپا بەرهەمێکی نوێیان بەجێهێشت. ئەدیب و شاعیر ڕۆژ ئاوایەکان دەستیان کرد بە وەسفی پێغەمبەر و ستایشکردنی، بەڵام هەندێک لەسەر بیر و باوەڕە کۆنەکانی سەردەمی ناوەڕازمانەوە دەربارەی ئیسلام و ئەمەش بەردەوام بوو هەتا سەدەی 20م و تا لە ئەنجامی ڕووداوەکانی 11 سپتەمبەردا شەپۆلی ترس لە ئیسلام بەرز بۆیەوە. ئەمەش بەهۆی تێکەڵکردنی ڕەفتاری توندڕەوە ئیسلامیەکان لەگەڵ پەیامی ئیسلام بە شێوەیەکی گشتی. موسڵمانان هەستاون بە کۆکردنەوەی وەسفی پێغەمبەرەکەیان درودی خودای لەسەر بێ کە لە هاوڵەکانەوە بە میرات بۆیان ماوەتەوە لە کتێبی شەمائلدا و ناودارترینی ئەم کتێبانە شەمائلی محەممەدیە کە تورمزی دایناوە و فەرمودەیەکی زۆری داناوە لە وەسفی پێغەمبەردا درودی خودای لەسەر بێ. جەستەی نەبەرز بووە و نەکورد بووە، بەڵام لە بەرزیەوە نزیک بووە. ڕەنگی گوڵی بووە، نەسپی بووە نە ئەسمەریش بووە. سەر و قژی سەری گەورە بووە، سەری بەرز و قژی زۆر ڕەش بووە، قژی نەلول بووە و نەخاو بووە. کاتێک وەفاتی کردووە لەسەر ڕیشیدا 20 تاڵی سپی نەبووە. دەست و قۆڵی درێژ بووە و زۆر مودار بووە. دەست و قاسی ئەستور بووە. پەلەکانی درێژ و جونگەکانی بەهێز بووە. شان و مل و سنگ و سکی شانەکانی فراوان بوون، زۆر مودار بووە و سنگی بەرز بووە. ڕوخسار و نێوچەوانی ڕوخساری ڕێک بووە، زۆر بە تەواوی بازنەی نەبووە، ناوچەوانی فراوان بووە. چاو و برۆی چاوی زۆر ڕەش بووە، لە سپیایەکەیدا سووری هەبووە و چاوەکانی زۆر فراوان بووە و برۆکانی بەهێز و کەوانەیی بووە. لوت و دەمی لوتی ڕێک بووە و دەمی گەورە بووە و ددانەکانی ناسک و ڕێک بوون. قاچەکانی گەورە و ڕێک بووە. پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ ئەوەندە نەرمونیان بوو لە کاتی نەسیحەتکردنی سوپاکی لە کاتی شەڕدا پێیانی دەگوت ئەم کەسانە مەکوژن. ئەوانش پیر و پەککەوتەکان و خزمەتکارەکان و بەندەکان و منداڵ و ئافرەت و بێدەسەڵاتەکان بوو و هەروەها دەشی گوت غەدر مەکەن، دارەکان مەبڕن و خانۆکان مەڕوخێنن، ناوی خوددا بهێنن لە پێناو خوددا شەڕ بکەن. پێغەمبەری خوددا درودی خودای لەسەر بێ فەرموویەتی کەستان ئیمان ناهێنن تاوەکو ئەوەی بۆ خۆتان پێتان خۆشە بۆ براکەشتان پێتان خۆش بێ. ئەمەش ئەوە دەردەخا کە بەڕاستی پێغەمبەر ڕەحمەت بووە. یەکێک لە کارەکانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ ڕزگارکردنی مرۆڤایەتی بوو لە بێ بڕوایی و کۆیلایەتی بەرەو بڕواهێنان بە تاک و تەنیایی خوا و بەندایەتی. هەندێک لە ڕەوشە بەرزەکانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ بریتیە لە
ڕازگۆیی، دەستپاکی، دەمپاکی، دڵپاکی، ڕووخۆشی و ئازایەتی، تێکۆشەری و بەخشندەیی، میهرەبانی، ئارامی، لێبوردەی، نەرمونیانی، بەبەڵێنی، بەوەفایی، خۆنەویستی و زۆری تریش. ئەمەش بەشێک بوو لە شێوە و ڕوخسار و سیفەتەکانی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ. هیوادارم ڤیدۆکەمتان بەدڵ بوو بێ. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕەکانشتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات. و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووساوە ئینشاءڵڵا بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.